ڕۆژێک خزمێک سەردانی خزمێکی خۆی دەکات دەبینێ ماڵی خزمەکەیان خانووەکەیان گۆڕیوە و دیکۆراتی ناوماڵەکەیان وەکەوەی جاران نەماوە خانووەکەیان گەورەیە و ئەگەر شارەزانەبی ڕەنگە لە ژوورەوە بزربی سەردانیەکە تەواو دەبێت و خێزانەکە دەگەڕێنەوە ماڵی خۆیان ژنەکە دەڵێتە پیاوەکەی خانوویوانت بینی چەند گەورەیە ئێمەش لە خانوویەکی 100 مەتری داین تەنها 2 ژووری تایە پیاوەکەش لە وەڵامی ژنەکەیدا پێی دەڵێ ئافرەت ئەگەر خانوویەکی 1000 مەتریشمان هەبێت تەنها لە 1 ژووردا دەخەوین خۆشەویستان سڵاوتان لێبێت لە پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارە لەسەر چاولێکەری قسان دەکەین کەسانێک هەن لەناو کۆمەلگای ئێمەدا هەمیشە چاو لە کەسانی دیکە دەکەنەوە و زۆر جارە و چاولێکەریە تووشی کێشە و گیر و گرفتیان دەکات لەو پرۆگرامەدا قسە لەسەر هۆکارەکانی چاولێکەری دەکەین و دەپرسین ئایا ئێمە تەنها لە شتە خراپەکاندا هەوڵمانداوە کە چاو لە کەسانی دیکە بکەین یاخود پێچەوانەکەشی ڕاستە لە کەسانی زیرەک و شارەزا و عاقڵ شت فێربووین و چاومان لەوانیش کردوتەوە لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین و ڕای هاوڵاتیانی خۆشەویستمان وەردەگرین با بزانین چمان پێ دەڵێن لەگەڵمان بن زیرانەکەی چشتێکە بواە ئەوش دەچوو ساوی لەوی دەکرد بە هەمان شێوە دەچوو مارەکەی وەچی ئەوی دەگۆڕی چاولێکەری دەگەڕێتەوە سەر هەندێک بارودۆخی کەسەکان چاولێگەری تەنیا عامڵێکە کە ژیان لە ناو بنەماڵاتێکە وەختی ئەم سبوختی بووم هەم بۆ سبوختی تدخل نابي حمومان وەکو یەک بین بەس ئەگە هەموو وەکو یەک وایە ژیان نابوو لە ئەوروپا و لە هەموو عالەمە شتە هەیە بەڵام لە کۆمەلگای کوردی ڕێژەکە زۆرە ئەو چاولێکەریە تەنها لە شتە خراپەکانە یاخود باشەکانیشیان تەقلید کردیتەوە وڵای کەسی مامی ئەمن وەچکە بگوتێنێت ئەگو بە خۆتان لەمە چاتر دەزانن وەچکە باشەکان زۆر باشە ئینسان تەقلیدی بکاتەوە بەس خراپەکانش هەندێک ئەو مشتەمەعا گەورە بووە خەرچی کوردستان الحەمدلله یعنی چاو لە باشەکانیش دەکات لە خراپەکانیش دەکات مەتانی ئێستا گەنجە چشت و دوو لە ڕووی جەنابەت بینە سەر ڕێگایکی ڕاست ئەگەر بە فکرێکی هەرەداچوو بوو ناتوانین وا بکەین ناتان چکە لۆ هەندێکە هەسەیە لە ئیزنی داخ و باویشی دەرەچی کە ئینسانێک دەرچوو یعنی چی بەرامبەر بکەیت بۆ نمونە ئەوەی کە لە ئیزنی داکوبابی دەردەچیتن داکوبابەکە ناتوانن کۆنتترۆلیەوە بکەن کە بێتەوە ساوە ڕێگایی کە داکوبابی هەیەی بە خودای هەمووی داکوبابێک حەز دەکا ئەولادەکانی ڕێک پێکبووی لە خۆشی باشتربی بە زاریش وەیە هەر ڕێغا چکە برادەر تەسیری دەکاتە لێرە دەستکە چۆ دەرێ برادەر تەسێت چیمی هەتا تەمەنەکی دەتوانی دەسەڵاتی بەسەدا بشی بەسکە بۆ گەنج دوور لە تەجارش دەرێنەوە گەنجی وهایەک مدارەکە دەگاتە 16 و 17 و دەگاتە مەراحلی کولێ مەراحلی کولێش زۆر تێکەرایی هەیە وانە وەرە و شەکانیشم هەموو کوردی نەبوون تێکەری زۆر باشە کێشەمان نییە بەڵام دەکرێت وەکو بۆ نمونە ئینسانێکی بەتەمەن و دنیا دیتە هۆکاری چاولێکەریم پێ بڵێ یعنی ئەمە بۆ هەمیشە ینی چاو لە کەسانی تر دەکەینەوە وڵی ئەوە بۆچکاورە گوتن ئەو وەسائلەی ئێستاکە کە پەیدا بووە ئەو هەموو هۆکارە ئەو کەناڵ و تەلەڤیزیۆن و ئەو شتانە ئەوەیە بووینە سەبەب بکە ئینسان ئەگەنا پێشانەکە مجتەمەعی مامە اختیارەکانمان کە دادەنیشت بە ئیلتیزام دادەنیشت لە ئەوەی یەک لە ڕدەنسپیەکان دەگۆ کوڕم باش دانیشە دەبا ئەوکەیت کەش زۆر بەڕێک و پێش دانیشت بە چاوێن دەکرد یەک لە اختیارەکان کە بە تەمەن بایە یعنی وەچی ڕدەنسپی مەجلیسەکەی بەیە دەیگۆ کوڕم جوان دانیشەیان دەیگۆ ئەو شتە یان لە کۆرانی دەگەشتە مدارەکەی دەیگۆ کوڕی فران کەسی ئەوە لە تو لە باپیری تو ناوەشت و لە عایلی تو ناوەشتەوە ئەکسەر مدارەکە التیزامی دەکرد هۆکاری ئەو هەموو چاولێکەریە بە ڕای جەنابەت چییە؟ هۆکارەکەی چییە؟ وڵا کەسەکە دەتوانی مەسەلەن کە کابراایەک شتەشی دەکاتن ئەو دەتوانێت چاولەوی نەکاتن مەسەلەن هەم لەسەر نمونە سەفەرکردن
مەسەلەن ئێستا سەفەرکردن بوویتە چاولێکەری مەسەلەن مارگۆڕین پێشتر دیقەت لێ دەکرد ئێستا بڕک لەگەر ئەو وەزعی گۆڕدرایە باری دارایی بڕاخرا بوو ئەگەر نا پێشترێ مەسەلەن کابرا تەماشای جیرانەکەی دەکرد جیرانەکەی چ شتێکە بووایە ئەویش دەچوو ساوی لەوی دەکرد بە هەمان شێوە دەچوو مارەکەی وەچی ئەوی دەگۆڕی ئیدی لەوانەیە زۆر بابەتی هەبیتن هەمووی بوویتە چاولێکەری کابرا دەتوانانی ئیدی ئەگەر ئەوەی مقابلی شتەکەی کرد دەتوانانی ئەو وەچوی نەکاتن دەتوانی نەکاتن بەڵام دەیکە ئایا هۆکاری ئەو چاولێکەریە چییە؟ وڵی هۆکارەکەی چییە ئینسان دەگەڕێتەوە سەر خۆی گوتم هەموو ئینسان ینی دەگەڕێتەوە سەر خۆی دەتوانی ئیدی چاولێکەریەکەی نەکاتن طبعا لەوەتی ئینسان هەیە ئەگەر مۆبایلەکەت سامت کە یان جوابی دێ واسەیە کێشەمان نییە باشە لەوەتی ئینسان هەیە ڕەنگە چاولێکەری هەبێت بەڵام چاولێکەری جاران لەسەر شتی باشە بوو ئێستا لەسەر شتی لەوانێ ئێستا شتێکی دنیایی بی لەوانێ شتێکی هاکەزایی بیتن مەسەلەن کابرا دەتوانی حتا ئەگەر گوتمان دامان چاولێکەریش بکاتن بەڵام لە شتی چاکە بیکاتن نەک لە شتی خراپە بیکاتن یعنی مەسەلەن چاولێکەری لە شتێکی وا بکاتن کە سوودی هەبی کە ئیسیفادەی هەبیتن مەسەلەن لە بۆ خۆی لە بۆ عایلەکەی مەسەلەن لە بۆ دەوروبەرەکەی هەروەکی جەنابەت فەرمووت گوت چاولێکەری جاران لەسەر شتی چاکە بوو بەڵام ئەوڕۆ زروفەکە زۆر فەرقی هەیە 100 لەگەر زمانی پێشان فەرقی ینی مەسەلەن گۆڕانکاری بەسەردا هاتیە مەسەلەن سەردەمی تەکنۆلۆژیە مەسەلەن سەردەمی ئەنتەرنێت و مەسەلەن سەردەمی پێشکەوتنە شتەکان لەگەر جارانیش ئێستا هەمووی بە مروری زەمن هەتا کە گەیشتیتە ئەوڕۆ هەر هەمووی گۆڕانکاری بەسەردا هاتیە زۆر باش خێزانداری جەنابەت بەڵە خێزاندار منداڵت هەیە وڵی هیچ مندارم نییە ئێستانی تر دەربدی ئیشاءالله خێزانەکەت قەت چاو لە دەوروبەر و خزم کەسەکانی دەکات لە هەندێک شتی ناوماڵ من هەندا سەرەتایە من سەرەتا هێشتان وای لێ هاتیە باش یەکتریتان نەناسیە ینی تقریبا هەر سارێک دەبی مەودای زەواجمان کردیا طبعا زاری یەکەم رێن خێزانێکمان پێکی ناو ینی نەگونجین ئەو گەشتەوە جێوڕێ خۆی ئەو زارە هینایتم ئەویان سارەکە هەتا ئێستا سارەکە لەکنمە ناچی بەڕێیت و مەسەن هەندێک شتی هەبی چاو لە خزم و کەسەکانی بکاتەوە یان ئێستا شتێکی دیکە هەیە لە ناو ژنان ئەوە ژنی فرانکەسی فیلەری کردیە یان بۆ تۆکسی کردی دەبێمش ئێخ و دەبی ئەوە بەخۆی ئەوە هەندە شتێ عقر دەور دەبینێ احترامە لە بۆ جەنابتان لە بۆ عایلەی چاک عقر دەور دەبینیتن مەسەلەن هەندە شتێ لەگەر مۆدیل دەڕواتن مەسەلەن ئەو دەیتاکاتن لەوانەیە خێزانەکەی من نتوانێ بیکاتن مەسەلەن خێزانی فرانکەسی نتوانانی بیکاتن لەوانەیە پیاوەکە مەسەلە عایلەکە ڕێی پێ نەداتن یان لەسەر مەسەلەی جلو بەرگ و عادەت و تەقالید هەندە شتێ لەگەر عادەت و تەقالید و کوردەواریمە لەوانەیە نەگونجێتن بەڵام لە بۆ هەندە کەسێ لەوانەیە بگونجێتن لەوانەیە لە بۆمە نەگونجێتن وە خێزانەکەی منی شێشتان وای لێ نەهات یعنی چاولێکەری ئەو شتانە بکاتن لەوانەیە هەندە شتێ بیوێ بکاتن لەوانەیە من مەجای نەدەم ئایا هۆکاری ئەو چاولێکەریە چیە بەڕای جەنابەت وەکو گەنجێک بەخوای هۆکاری چاولێکەری دەگەرێتەوە سەر هەندێک بارودۆخی کەسەکان یعنی نمونە کە هەندێک کەسی دەبینی کە شتەچی دەکا دەرێ ئەو جوانە بەڕای جوانی ینی لەلایەن تەمەشا خۆی ناکە لی دێ لی دەوەشێتەوە شتەکە لێ دەڕوانی ناڕوانی یعنی سەیرە زۆر ئێستا ئەوروپا نمونەی ئەوروپای کە خەڵکە زۆر دەرێ بەخۆی ئەوروپا بەقەزی من ئەمە سێ هەفتە پێش ستاتیمە تەوان بەڵێ لەو بیلی رووسیا ینی ڕێ نییە هیچ مەزبوری دەبی مەبلغە پارەی زۆر دەفیسەبیلی بەسدا قەراغە چەوە جادە لەو بەری بتپارێنەوە پۆڵەندا لە بۆ ئەوەی بیلی رووسیا لەو پۆڵەندای یعنی قەراغە چی وای نییە ینی هیچ عیلاجەک نییە لێن دەریش بەخوای چەند برادەر هەیە دەرێ بێزارم دەینەوە ینی شات و لۆ ڕۆیشتی ئەمن بەخۆی کە شەشم تەواو کردێت چمە کولێ مانگەکونی و ڕەفسیان داینەوە گوتیان گۆجارە وەرناگیرێن یعنی ناچاری ئیشەک نییە لێرە ئەین تەمەشا دەکەی بازارەکە بەس خەڵکە دێ دەڕوا کارێک نییە نازانیت چ لە خۆی کە ئەجە هەیە لە مەزعی مادیە لە مارە خراپە بەشتی ڕانەگە باشە بەڕای جەنابەت چاولێکەری نەبوو کە بۆ منە برادەکانت ڕۆیشتن دەبێت توش بڕۆی چاوم لە کەس نەکە ڕاستی ینی ئەمە بژاردە بوو کە هەرم بژارد حەزم کرد ببینم حەزم کرد بزانم بەرژەوەندی وێندە لە چدایە ینی ژیان لەوێندە کووە کو دەگوزەرێ کو دەڕوا بە چ تێدەپەڕین چاولێگەری عامڵێکە وە خۆت فەرمووت من باش ناتوانم هەولێری قسە بکەم چاولێگەری عامڵێکە کە ئەروواکە خۆت فەرمووت باعیسی زیانە بێت بەخصوص بۆ ژنان ڕۆن لە بەردەرکە دانیژن یا ڕۆن بۆ زەماوەنەیە بۆ پرسانەیە یا بۆ تازیە بۆ شاییە بۆ شوێنێ بارحاڵ لەوێ چاوی لێت ئێمە کراسەکەی سوورە دێتەوە بیانوەگرێ مردەکە لەم ژۆ کراسنەوە یا چێتە ماڵێ بۆ میوانی مەتبەخەکەیان یا ژوورەکەیان زۆر تەزئین کراوە و جوانەوەمانەیەت و بیانوەگرێ بە مێردەکە لە منش ئەومای مێردەکەش ناتوانێت لە دەسەڵاتیان نییە لەم زروپا ئالەم ڕۆژە کە اقتصادی جەهانی وای لێ هاتووە ئەم کۆڕۆنا باعث بووە
عەرزی ئاغای خۆمان کەم فشاری اقتصادی وا بەسەر خەڵک و کابران ناتوانێت ئەو ئیمکانەتە یەکات لە نەتیجا بێ بە باعث جیابوونەوە سەرگەردانی مناڵ تەلاق لە بین ژن و مێردا هەموو هۆکارەکە چاولێکەریەکە بوو هەموو هێوار هۆکارەکان چاولێگەریە بڵێ داواکارم لە خەڵک نەڕوان بەش خەڵکە بۆ خۆیان ژیانکە نەک بۆ خەڵک خۆت بۆ خۆت ژیان دەکە یا بۆ خەڵک من خۆم پێم خۆشە کە بۆ خۆم ژیانکەم خەڵک لێت دەگەڕێ با خەڵکر بڵێ گوێ نادەم من ناتوانم گوێ بدەم بە خەڵک باشە خەڵکی بۆچی ئەو کراستەواتە بۆ ئەو کۆتەواتە ئەو پێڵاوتە بۆواتە کاکەم زەوقی خۆمەوە ها بۆم ئەژیە بۆم ئەلوێ هەرەو نەتوانم هەرەو نەتەوانام هەیە هەرەو نەتوانم کاسپی کەم پارە بەدەست بێنم ئەو نەتوانم خانوو بکڕم خانوێ وا ئەتوانم بکڕم قاڵەیەکی وا ئەتوانم بکڕم قەنەفەیەکی وا ئەتوانم بکڕم زۆرتر لەوە ناتوانم ئیتر نابێ فشاریش بۆ خۆم بێنم جۆرێکی ئەبێ ڕەفتارکەم جۆرێک حەرەکەکەم لەگەڵ خێزان ژن مناڵ کچ کوڕ قەناعەتیان پێ بکەم کە بۆ خۆیان ژیانکە نە ئینکێ ڕاوەستن بزانن خەڵک چۆن ئەژی تۆش هەروەها بژی کردووە نامەسا فەرمێ چۆن بژی شەرتە نەوەک چەندە بژی توانی چۆن بژیت ژیان ئەگوزارەیە دنیا باشێکی ئەمرێکە بیا خۆی مرۆخۆ زوو نییە هەموو بنیامەکان تەندروستن 120 ساڵ و 130 ساڵ ئەمریکەن تەمەنکەن ئیسی ڕێت مەژاکەی 130 ساڵەیەک زۆر بەلات و عەجایبێژی ئەوە تۆ چەند پاشا لە بیرە بەڵام ئیمڕۆ ئەو ڕۆژە نییە ئەمرێکی کوڵە کورتە ژیانێکە بڕۆ بیگوزارێنەوەتەوە بوویتە مەڕوانە بە خەڵکە و حەزرت مەخۆ داغ مەخۆ با نەخۆشی نەکەوی با دووچار ناڕەحەتی عەسەبی نەبی نامێوەچی پێڵەنە عەسەب من تێناگەم لە فەرمایشەکانیەوە بارو چەند نەڕەحەتی عەسەبیش نەبی دکتۆر بڕۆ ئەملا بڕۆ ئەولا بڕۆ و داروسێنەوەندەوا بکڕە و خەرج مەسروف بکە و بێخودیش بەڵات چییە وەڵام ماڵ فڵانە کەس سیارەکەیان وابوو فەرق ناکە بەخوا چ ئەو سیارە بێ چ سیارەیەکی ئەرزان بێت چ کڕۆنا قەدیمەکان بێت چ ئەم جەریدانە بێ حەتوانی پێ بڕۆی هەر لە عەرستە بڕێ تەنانەت بابینە سەر خێزان خێزانەکەی جەنابەت لە شتێکدا چاولێکەری خزمەکانی دەکاتەوە وەڵی بەداخەوە منیسە خێزانم نییە وەلە بۆ زوو ئەگەر مقایسەیەکەم ئەگەر زوو بیڵێم باش بوو ئەوانەیە لە نەزەران نەبوو بخۆم مامۆستایە بووم زانیاریم باش بوو پەسای خۆەوە ئەمتوانی قەناعەتی پێ بکەم ئەو دەورانیشە کە ئێمە بووین ئەمە نەبوو تەمەنم زۆرە منام ناو هەفتا تەمەنم زۆرە مامۆستا گیان جاران طبعا لەوەتی ئینسان هەیە چاولێکەری هەر هەیە وانە بەڵام جاران چاولێکەری جاران بۆ کۆ ئێستا بوو نەخێر وڵی جاران خەڵک ئەوە ئەم تورەقیە نەبوو ئابم جۆرە ئەم تورەقیە نەبوو ئەمە نەبوو ئەم تەجەمولاتە نەبوو ئەم ئیمکاناتە نەبوو تا ئەو نە بەش دوایە بڕۆن هەر هۆدەیەک وایە ماڵێکی چکۆلت وایە ژیانە ئەبردە سەر من فرەفرە عوزرە خوازم ئەنێ شەرمەندەم ئەماڵێم من مامۆستا بووم و گوێرەژێکمان بوو لەو کاتابووی و گوێ درێژێکتە بۆمان بوو گوێرەژێک ماڵ باوکم گوێرەژێکیان بوو دیپلۆم گر بوو دیپلۆم لە ئێرانە گوێرەژێکمان بوو برا هینیشمان نەبوو سیارەشمان نەبوو خۆشی ژیانمان نەکرد باوکم 5-6 عایلێشی بوو ئێستادا خۆشتریش ئەرە وەڵڵا بەڕێز بە کورتی ئەگەر هۆکاری چاولێکەریم پێ بڵێ بە کورتی بەڵێ وەڵی دەی عەرزم کردی چاولێگەری تەنیا عامڵێکە کە ژیان لە ناو بنەماڵاتێکە باعث جیابوونەوەی ئینسان نابێت چاولێگەری بکەی نابێت بڕوانی بە دوای شت خەڵکە قرار نییە هەمومان ئەم 5 یەکوانیە یەکێک کورت یەکە درێژ یەکە کورتترە قرار نییە هەموو کەس وەکو یەکوا بێ جا خەر بێ هەموو کەس وەکو یەکوا بێ هیچ کەسێک قەدری عافیەت نازانێ و شتی بەلاوە زۆر مهم نییە نەڕوان بەش خەڵکە بۆ خۆیان ژیانکە نەک بۆ خەڵک قەناعاتێکی هەبێتم بە پێی بڕەکەی خۆی پێڕادە چێشتن دوور دەبێت و مەشاکلێک کلینکس فرۆشم زۆربەی زۆری بوویتە کلینکس فرۆش هەمووی چاوەڕێ دەکاتن غەیسی ئیماراتی بێهەش دەفتەری بداتە کلینکس فرۆشەکان ئەو جارە ماگانە واردەتەشی باشی هەیە ئەمی دێبێت ساڵی بکەم ناکرێت ئەو جلەی کە بەر توێ لە بەری من بێ چکە بۆ هەر کەس خۆی هەیە بسم سەری خۆم لە قوڕێنێم واز دەبەرەوەی شتی بژیم بەڕای جەنابەت هۆکاری و هەموو چاولێکەریە چییە هۆکاری هەموو چاولێکەریە نەبوونی سیقە بە خۆی ئینسان کە ئینسان سیقەچی بە خۆی هەبوو ئەگە بەرامبەرەکە هەشتێک کاتن بە خۆش نێبیتن تەماشای خۆی بکاتن قەت تەماشا سەری خۆی نەکاتن ئینسان بەردەوام تەماشای خۆی تەماشا نەزمی خۆت بکەی
شەشی بە خۆ دروزەکەی با کابرا مەسەن سارێ بگۆڕی ناماڵێ بگۆڕیتن خانێکی بەرزی هەبیتن ئیمکانەتی من ئەوەندەی کە خخوای گەۆر ئەوەندامەتی پێشکر بیسان ئینسان یەکەم متمانە بنەبوو بەخۆی دووش شکور نەبوون ئینسان کە شکور بە بەشەکەیەتی قەتمەشای سەری خۆی ناکاتن متمانەمان بە خۆمان نییە بۆیە هەمیشە چاو لە کەسانی دیکە دەکەینەوە بڵێ ئەوەی ئەوڕۆ تەمەشا دەکەی زۆربەی دەبینی قەنەعاتی نییە ئەگە قەنەعاتێکی هەبێتن بە پێی بڕەکەی خۆی پێڕادە چێشتن دوور دەبێت و مەشاکلێک باش شێوە چاو لێکەریش ناوی لە خۆت نزمتر تەمەشا دەکەی زۆر بەرز ناڕوانی باش شەوەیە باش ئێمە تەنها لە شتی بۆ نمونە خراپ چاو لە کەسانی دیکە دەکەینەوە یاخود هەوڵشمانداوە ئەگەر چاولێکەریشمان کردشتە باشەکانیش لاسایی بکەینەوە خەڵ ئەوەندەی تەمەشا دەکەی نەفسەکەی بە شەری ڕووی لە خراپەیە ڕووی لە شتە خراپەکەی ڕووی لە باشەکەی نییە دەمینێتەوە ئەوەی کەوا زیاتر سەیطرە لە سەخۆی بکاتن باش ئەو هۆکارەکەمان زانی هۆکارەکە ئەوەیە کە بەڕای جەنابێت متمانە بەخۆ نەبوونە کەسانێک هەن کە متمانیان بخۆیان نیە لێ لە هەوڵی ئەوەدان کە چاو لە کەسانی دیکە بکەنەوە ئایا چارەسەر چییە؟ چارەسەر یەک چارەسەر ئینسان برە بە ڕۆشنبیری بکردنی خۆی داتن عفوم دەکەی قسەمان دەکرد ئاساییە ئێمە هەمیشە چاو لە کەسانی دیکە دەکەینەوە هۆکاری چاولێکەری چییە؟ ئەڵی لەو دەمە هیچم لۆ نایە باسی ئەوە ناکەین کە پێنج دەفتەرەکەت چلێ کرد ئەوە ناپرسین هەش دەفتەر بوو هەش دەفتەر بوو هەش دەفتەرەکەت چلێ کرد ئەوە پەیوەندی بە خۆتەوە هەیە کە زۆر جار دەڵێ ئەوە هەش دەفتەر نییە هۆکاری چاولێکەری چییە؟ مەسەلەن هۆکاری چاولێکەری ئەوەم دەبینم وەختیم سبوختی بووم هەم بۆ سبوختی ئێستا من کلینکس فرۆشم زۆربەی زۆری بوویتە کلینکس فرۆش هەمووی چاوەڕێ دەکاتن غەیسی ئیماراتی بێهەش دەفتەری بداتە کلینکس فرۆشەکان ئەو جارە ئەوەیە من لە هەست پێ دەکەم غەیز ئەو جارە دێت و هەش دەفتەری دەداتە تو؟ نا بەڵام دێتن ئیشم دەداتی ئەو جارە چکە من ئەو جارە دیتم ئاخیر جار گوتی چ دەوێ گوتم ئیشم نییە ئیشەکەم دێ گوتی پەسپۆرتت هەیە گوتم بەڵێ گوتی ئیشەڵڵە ئەمن ئەو کاتی غەیز بڵێ ئەو کاتەشم داوای پارەم لێ نەکرد هەش دەفتەری دایە؟ ئەوە تەسویر کرایە بەزوو نازانم کەنگی بڵاو دەبتەوە وەختی بڵاو بۆەوە ئەو ڕۆن دەکاتەوە هەش دەفتەرەکە چییە؟ بەخۆی بە منی گۆ ئەو جارە نزیکەی مانگێک پێش ئێستا دیتم گوتی هەش دەفتەرە دۆلار نییە گوتمە تو بەم مەڵێ بە خەڵکی کوردستان بڵێ باشە باوازە غەیسی بینین باوازە غەیسی بینین گوتت ئەمن سبوخچی بووم هەموو بوونە سبوخچی ئێستا ئەمە کلێنکس دەفرۆشم هەموو بوونە کلێنکس فرۆش ئەتو لۆ بووە کلێنکس فرۆش ئەی چ بکەم بێ ئیشم سێ منداڵم هەیە بەچ بە خێویکەم بڕۆ تەمەشای وەزعی ماڵ و منداڵم بکە لۆ لەم دەپرسی لەوان بپرسە یەک دووەم لەو جێ ئێستا ئەمە تێدا دانیشتینە نابی دانیشین لۆ هەر ڕۆژێ بوختانە و درۆ دەلەسەکرد لە بۆ دروست دەکەن و شتەکە لە بۆ هەڵدەبەستن ئەو پارەیە کە وەرتگرت نەت دەتوانی وە ئیدارەی بکەیت کە نەبیە کلێنکس فرۆش ئەگەر هەش دەفتەر دۆلارت لە دەست بیتن ئایا بە وەختەکی ئەو هاکم دەتوانی سەرفیکەی ئەمنجەوە جوابەکەیە ئەتو هەش دەفتەر دۆلار دەکا 800,000 دۆلار دەتوانی باشترین ئیش و خانی لە ناو تەیراوەی پێ بکڕی چاوەڕێ دەکەیت چی شتێکی تر بکەی خەڵک چاو لە تو بکاتون و تاوەکو ئەوانیش وەکو غەیس وەکو خۆت گۆتەنی غێز بێت و پارەیان بداتێ ئەو ئیشەی کە غەیسی ئیماراتی لۆم دیاری دەکاتن حەزم لێ ئەو ئیشەی بکەم بزانم چییە چاوەڕێ ناکەی خەڵک چاو لەوی شەش بکاتن وەڵاهی ئیشاڵە چاو لێ دەکەن چکە ئەوانیش هەن نەفسی فکری کەونی منیان هەیە دەرێ ئەمان ضەمان مەکان لە بۆ هەموو ئینسانێک لە هەموو جیهان سوپاس داوای لێبوردن دەکەم دەگەڕێم و لای جەنابتان ئەوە مداخەلەک بوو کە هاتە باسی و کارکەمان کرد بۆ باکسی زۆر فاکتەریشمان کرد ئایا بەڕای جەنابەت وەکو گەنجێک چارەسەر چییە؟ چارەسەر یەک چارەسەرمانە ئینسان ڕۆشنبیرکردنی خۆی ڕۆشن بێ ئێستا بۆ منە کاکپاداش عقارەت دەکاتن ئەمەی دوکاندارن لە بازاری دەکرێت کاکپاداش ماشەڵڵا مەسەن برێم وەڵایش عقارەت دەکاتن ماگانە واردەتەشی باشی هەیە ئەمە جێ ساڵی بکەم نەخوای گەورە ڕزقەکەی بۆیدا لەوانە ئەو بەهرەی زیاتر لە من هەبێتن عقاراتی بکەینە جەهەتی تێدانین پرسیارەکەی من لێرێ بەهرەی تێدا کە ئیشی لەو ڕێی دەڕاتن ئیشی مج لەو ڕێی مشتێکی باشم خەکەشی باسی قەی بە من و دێتە لای من
ئیشەکەی من لۆیدا خۆم لۆ دیتەوە ناکەوت چاولەوی بکەم ئەمە بچم ئەچێتی زەرای بکەم ئەو گەشتەوە ئەنجامی قازانجەکەمە زەرای بکەم یەک کارەکە ئینسان ڕۆشن بیر نیە و ڕۆشن بیر بە فکر ناکاتەوە کە بە چ شێوازە خۆ پێ بگەیتن ئایا هۆکاری ئەو چاولێکەریە چێ بەڕای جەنابەت والله بەڕای من لە نەفامیە چونکە هەر کەسە دەبێ ئیمانی بە قسمەتی خۆیە بێتن بزانێن لە ژیانە چی دەکا هەز مرۆڤێک ئەگەر هات و خەریتێکی بۆ ژیانی خۆی دانەنا ئەکەوێ کەواتە خۆ نابێ هەمومان وەکو یەک بین بەشەکە هەموو وەکو یەک وایە ژیان نابوو ئەوانەی کە چاو لە کەسانی دیکە دەکەنەوە ئەو خەریتیان بۆ ژیانی خۆیان دانەناوە نه چونکە بۆ فێر بوونە خەڵکی تەقلیدی خەڵکیەکەنەوە تەقلیدی خەڵکەنەوە ئەو چی دەکەم شوا دەکەم یاخود سەرەکە کابرایەک سەرکەوتووە خۆی ژێرە دەیەوێت تەقلیدی ئەو بکاتەوە ئێجا ئەو ئابوورە ئێجا ئەو مرۆڤانە هی خۆیان نین خۆیان ئەمر بە خۆیان ناکەن ئەی چێن ئەوانە کە خۆیان نین کە خۆیان نین خۆیان بزر کردووە دەستی چاولێکەرین بزەبت خۆیان بزر کردووە چاو لەواکەن چۆن بکۆی تۆ بکەم ئەو چۆن بک بۆ ئەوە هادەڵەمەندیان من بگورە سێکە هەیە ناو ماڵ دەچێت ماڵەکەی تیاسێ دەچێت قەرز دەکات شتەکاتن ناو ماڵیان بۆ وەڵا فلانەوەیە دابە دەبێت کەسە و شخصیەتی خۆی هەبێت چکات ئینسان شخصیەتی خۆی نەبوو ژیانە بزرە بێ شێوە شتێکەکەی چاولێکەری ئایا هۆکار چی ئێمە بۆ واین کە خۆمان نین دەتوانین ئەوە چارەسەر بکەین کە هۆکارەکانمان دۆزیەوە وا بکەین کە ئیدی بەسە با چاو لە کەسانی دیکە نەکەین با خۆمان بین ئەوە زۆر چکە خەڵکەکە خۆی بە گەورە ئەزانێ خۆی بە هەموو شێ با دەزانێت خۆی لە هەموو شتێ باشترە بەڵام نەخێر هەموو ئینسانێک کەم کوڕی خۆی هەیە ئەگەر لە بیدای خۆ دەست بە ئیشی خۆ کرد هەموو شتێ لە سفرۆ دەست پێ کرد سەرکەوتووە بی بەڵام کەس قەدیمەلێتن کەس لە پایەک ناچێتە سەربان وەنیە کەواتە دەبێ ئەمە بە جێری خۆمان من کابرایەکەم ناوەندیم هەیە لە من فەقیرترە هەیە لە من دەوڵەمەندترە هەیە ئیت هەر کەس بەڕێگای خۆی دەبێ بڕاتن ڕاشکاو بین لەو تەمەنی کە جەنابەت هەتا هیچ جارێک چاو لە کەسانی دیکە کردوتەوە و تووشی زەرەر و زیان و کێشە بیت بزەبت با وەکو بابێ شتوە هەیە مستەوای خۆم نییە ئەمێ خۆمی پێوە بگرم ئەوەش ناکرێتن مەسەن من کابرایەکەم مەکتەب لە مەکتەب خۆم زۆر ئەوە دەکرد کەوا سەرکەوتوتر بم دەوانتر یان حەسوودیم دەبرد کەوا ئەو بۆ لە ئەوترا بەڵام وەختێک ئەو جیایە و من جیام ئەو بە هەرەیەکی هێلانم بە هەرەیەکی ترم هەبێ لە شتێکی دیکە زانیت کە ئەو جیایە و تۆ جیای لەو کاتێک کەوانە ئەگەیتە واقع وەگەیتە واقع یعنی ناکرێت من وەک تۆ مستەقەفم ناکرێت ئەو جلەی کە بەر توێ لە بەری من بێ چونکە بۆ هەر کەس شتی خۆی هەیە تێگەی منیش بینیم لە ئاستی خۆم بەڕێگای خۆمەڕۆم پێ بەقەت بەڕێ خۆم ڕاکێشم والحەمدولله زەرم نییە زەر نییە چکە فەقیری هیچ عیب نییە و فەقیریش نیم لەخوا بەزیاد بێ ماڵ و منداڵ و ڕۆیشتن و ئەخۆم و ئەخەوم و یعنی بە کەیفی خۆم دەسوڕێمەوە تۆ هەی کەواتە فەقیر نی قەت ئەوەی بێ فەقیرم ئەوە نەفامە فەقیر ئەو کەسەیە کە ئەوەی نەبێ کە عەقلی نەبێتن چۆن پێی بڕوە بۆیە هەموو جای قەدیم دوعاەکە خوایە و عەقلێکم دەیتێ پێی بەڕێوە بچم ئەمە بەس دەوا زۆر شتەکاتن کەواتە فەقیری بەخوام نەدەم ئەوەی بێ فەقیرم ڕاست ناکە فەقیر و کەسەیە ئەوەیە کە بۆ نمونە بیر نەکاتەوە چۆن ئەژێ نەزانێت چۆن نەزانێت چۆن شتێ دابین کە بۆ دوا ڕۆژی ئایا هۆکاری ئەو چاولێکەریە چییە؟ مەبەست خێزانیە یان مەبەستم بەگشتەکەی باز دەکەم مەسەلەن لەناو خێزاندا کەسانێک هەن ئەها چاو لە خزمەکەیان دەکەنەوە یاخود لە جیرانەکەیان دەکەنەوە و لە دەرەوەش بە هەمان شێوە تاچی وا هەیە چاو لە ئەوروپیەکان دەکاتەوە کەسی وا هەیە دەوێت ببێ بۆ هونەرمەندەی کە سەرسامە پێی بەڵام ڕەنگە نەبێ تەنها ئەوەیە کە هەوڵ دەدا کە چاوی لێ بکاتەوە ئایا هۆکاری ئەو چاولێکەریە چییە؟ هۆکارەکە نەخۆشیی دەرونیە لە کۆمەلگای کوردی گرتیتەوە لە ئەوروپا و لە هەموو عالەمە شتە هەیە بەڵام لە کۆمەلگای کوردی ڕێژەکە زۆر زۆرە ئێستەلۆن منە من دەمێت چاو لە بەرامبەرەکەم کەم لە بەرەوەی بەرامبەرەکەم لە من زیرەکترە یان باشترە یان پاکترە یان دەوڵەمەندترە ئەمن پێی ناگەم دەبی هەموو ئامانجێکم هەوەیەوە پێی بگەم ڕێکان تاقی دەکەمەوە ئەگەر ڕێکان تاقیکەمەوە لۆی کە پێی بگەم هەر پێ نەگەیشتم ئەو کاتی دەتوانم بوختانی پێ بکەم یان تۆمە لۆ دروستکەم لۆی بیشێنمەوە یان گچکەیکەمەوە لە بەرەوەی نایگەمێ ئەو چاو لێکەری شتێکی زۆر خراپە تووشی کۆمەلگە تووشی داروخان دەکا لەگە ڕێزم زۆربەی پیا و ئافرەت زیاتر ئافرەت چاولێکەریەکان لە چییە لۆ منە کچێک مێردی کردێ بە 80 مسخالی یەکێک بە 20 مسخالی مێردی کردیە چاو لۆی دەکە دەبی لاوچی ئەو 80 مسخالەی هەڵسوکەوت بکە کوڕان نییە
هەیە ناوکوڕان زیاتر گەنجەکان زیاتر بە مۆدیلات لە چاولێکەریەکان سارە زیاتر دوکانە بە زیاتر سارە چوگەن زۆر ئێستا بەوە خەریکە چێ ساری باشترە چێ ساری گرانترە چێ پۆزی زیاترە چێ مۆبایلەکەی باشترە یعنی هەموو پارەکەی خۆی ئامادەیە لە ناو بەرچبینتە دەرێ بەس دۆی مۆبایلش سێزدەوڕەکەی بکڕی کە قەردی لۆ دەکە یعنی لەبەرەوەی برادەرەکەوی دەورەمەندەیان لە ماری خانەوەدەکە دەورەمەندن لۆیان کڕی بە 15 مۆبایلەکە چ مشکلێ کابرا دەورەمەندە خۆش دەژی چ مشکلێ ئەگەر تۆ مۆبایلت بە 15 کڕی ئەمن مۆبایلە 600 دلاریم پێ بوو ئەگەر ئەمنیش چووم چاوم لە جەنابەت کردەوە مۆبایلە 15 یەکەم کڕی دواتر تۆ زەرە دەکە لەبەرەوەی دەتوێت وشی من بژی دێ ناو ژیانی من دەتێ وەکو من هەڵسوکەوت بکەیت دەکرێ بە ڕێزت ئەو مۆبایلی 100 دلاری تو هیچ شەشی وا فەرق نییە لەگەری من بەستی ئەم لەوانەیە دەورەمەند بم پۆزی هەر پێی ناگۆترێ ئەلوو بەرەوە هەردووش پێ دەگوتریال و بەزەوە لۆ تۆری کۆمەڵایەتی زۆریش لێست دەکەن لۆ نمونە تیکتۆکە سناپە مۆبایلە ستۆریە پۆزەکە ئەوەیە کابرا مۆبایلی هەیە میم نییە بە چەندی هەیە هەمانە ئەمن توردکمان مۆبایلە چی 15ەکەیمان پێەیە چییە؟ خۆشەکەی لەوەیە هیچ نییە بەزەوەی دەمەوێت لۆتو بسەلمێنم ئەم ژیانەکەم تایبەتە دەمەوێت لۆ بسەلمێنم ژیانەکەم زۆر لە تو خۆشتر و باشترە ئەگەر ناشتە چوانێ زۆر کەس لەگەڵ ڕێزم مەلو بێدەبینە لەسەو کەناڵێ زۆر کەسەیە تووشی کاری شەرعی بووە ئەمن شەخصێ دەیناسم کابرا چ بووە کوڕەکە بە کوڕەکەی گوتیە شەوەک لەگەرت دەبم بەس مۆبایلەشی 14 ناوی مۆبایلەکەی نادەم 14 پێدایە بەس گوتی شەوەک لەگەرت دەبم مۆبایلەکەم لۆ دێنی ئەوش گوتیا مۆبایلەکە لۆ هینایە و لۆ یەک شەوی بەس میمەیە کچەکە شەرەف و حیا و ناموسی خۆی لەدەستدایە بەس دۆی مۆبایلەکەی هەبی بە برادەرەکانی برێ لە ستۆری کاکەوەم کڕی ئەوم هەیە میم نییە بەست هەیە وچ مۆزوعی جێکلاکەری چاولێکەری وای کرد کە و حالەتە ڕووبدات چاولێکەری نەخۆشەشی دەرونیە ئەوەیە تو لە لای خۆتەوە قەنەعەتت بە خۆت نییە هەزمی ناکەی ئێستا من لەو دەقی واقسە لەگە تو دەکەم سارم نییە زۆر احتیادی وڵی پاسکلم هەیە ئێ باشە خۆ برادرم هەیە کوڕی باشن و ساری باشیان ئەم لۆ چاولێکەری لە سەوام کەم لۆ پایسکلت هەیە ئەرۆڵە پاسکلم هەیە پایسکل خۆم نیارەوەڵە داژۆم زۆر کەس شێدریان پاسکیل لاژ مەرەوە لە پاسکیل لاژم کاکەم لەو شت بکەم بسم سەری خۆم لە خوڕێنم بەس دەبەرەوە شت بژیم پایسکلی هاتیە بازاری وڵایم بە پاسکلی ئێستا نهات بەس پاسکلم هەیە ئێستا لە ماڵێ بەس ئەو ڕۆیان ئەو ماوەی بە پاسکلی نام لە بۆی جەو ساردا جەو فێنێک بی و گەرمی ئاسایی لە خۆی پاسکلی هاتووی هەم ڕاستەشە تۆی دەزانی کە ئەوەی بە پایسکل دەچێتە سەر ئیش یاخود دێتە بازار لە ڕووی تەندروستیەوە تەندروستی زۆر لەو کەسانە باشترە کە لە ناو سارەیەکی مۆدیل بەرز دانیشتووە بەعام ئێستا لەگەر بزانە تەمشاکە پێشترێ ئەو هەمە نەخۆشە لۆ نەبوو لۆ ئێستا هەمە نەخۆشە هەیە نەخۆشەکان لەس دروست دەبی بەدیل هاتیە لۆ نونام پێشترێ بمەوێ بسمە ماری برایەکەم سەردانم دەکرد ئیجبار بووم لەبەرەوەی ڤایبەر و مۆبایل ئەو شتانە نەبوو ئێستا بە ڤایبەری ڕحمیش بەڕاستی تەسیر لە سیلی ڕحمیش کردیا لەگە داکرد لەگە بابت قسەی دەکرد لە جیاتی ئەوی بە پێیان بچی خۆش ڕاضەیە ئەم لە پێیان بە پێیان بسمۆمارە ڕاضەیە ناوە لە سارەیە سلفەش لێدەم بە شەریش تەمبەڵکەشی گۆڕیە ڕەنگە سیارەی مۆدی نوێ پێر حەزی لێوانش ببینن ها بێ وڵاوە سیار نیشاندا زۆر کەس شێ دوسێ سارە هەیە خوا پیرۆزی هەموو لایشکە ئەم بەدڵش باش دەرم چوە قەنەعاتم لەو ژیانێ بۆی هەیە خوای گەورە ئەوەی دایتیە من ئەوەی دایتەوەی دەبی قەنەعاتم پێبی لۆ من نزگم پێبێشی و حەسوود بم لەبەرەوەی ئەو لەم باشترە هیچی تێدا احتیادیە چاولێکەری چەندەها گەنجی تووشی کارەساتی گەورە کرد و هەندێک لە خێزانەکانیشی هەڵوەشاندەوە و کۆمەلگاشی تووشی کێشەیەک کردووە و کە چارەسەرکردنی بەڕاستی زەحمەتە کەسانێک هەن هەمیشە لە هەوڵی ئەوەدان کە چاو لە کەسانی دیکە بکەنەوە و چاولێکردنەوەکەش زیانیان پێدەگەیەنێتن کەسی وا هەیە لە پێناوی ئەوەی کە چاو لە جیران و خزمەکەی خۆی بکاتەوە پارەیەکی زۆر قەرز دەکات و دەڵێ چۆن دەبێ ئەو جۆرە سیارەی هەبێت و ئەمنیش نەمبێت چاولێکەری دیاردەیەکی ناشیرنە و زۆرێک لەو کەسانەی کە لەو پرۆگرامەدا قسەیان کرد وتیان نەخۆشیەکی دەرونیە و پێویستی بە پزیشک هەیە دەبێت پزیشک چارەسەری ئەو جۆرە گرفتانە بکات خۆشەویستان لەم پرۆگرامەدا باسمان لە چاولێکەری کرد هەموو هۆکارەکانمان باس کرد و تا ڕادەیەکی زۆریش هەوڵماندا کە چارەسەرێک بدۆزینەوە ئەگەر توانیمان کەسانێک هەبوون وتیان دەبێ خۆمان بین بۆ خۆمان بژین کەسێک وتی چۆن دەژین گرنگترە لەوەی کە چەند دەژین دەبێ ئەمە لە هەوڵی ئەوە دابین کە ئەوەی کە ئەو هەیەتی هی ئەوە هەرگیز نابێ بە هی من و ئەوەی کە منیش هەمە هی منە
ڕەنگە هیچ کاتێک نەبێتە هی کەسی دیکە بۆیە دەبێ هەمیشە خۆمان بین چاو لە کەسانی دیکە نەکەینەوە و ئەگەر چاولێکەریشمان کرد با لە شتە باشەکاندا بێت ئەمە نەزوەری ئیبراهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارەشم پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر هیوای ئاسوودەیتان بۆ دەخوازم خواتان لەگەڵ